بۆنەشلەکان مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1370 کە شازادە ئەلیزابێس فەرمانی بە دروستکردنی کردووە. دواتر ئەم بۆنانە لە وڵاتانی ئەوروپاوە دروست ئەکرێن وەکو وڵاتانی فەڕەنسا، ئەڵمانیا، ئیسپانیا و دواتر ئەهێنرێتە وڵاتی دووبێ و لێوە ڕەوانەی وڵاتە خلیجەکان ئەکرێت. ئەم بۆنانە بەپێی خواستی کەسەکان گرتنەوەکانیشان ئەگۆڕێت و هەڵبژاردنیشان ئەگۆڕێت. خاصە بۆ جەوێکی وەک گەرمی ئێستا بۆنە فێنک و هادیەکان بەربڵاوترن و هەڵبژاردنیان لەلایەن گەنجانەوە زیاترە. بەڵام لە جەوی سادا بۆنە قورس و شیرینەکان زیاتر ڕغبەتی لەسەرە. ڕێژەی گرتنەوەی بۆنەکانمان لە بۆن بۆ بۆن ئەگۆڕێت. بۆنمان هەیە هادئە نسبەی سایە 70 عەترە سایە 30 کوحولە، بەڵام هەنێ بۆنمان هەیە قورسە ڕێژەی سایە 40 عەترە و سایە 60 بۆ 70 ئەیە بە کوحول. گەنجان زیاتر خواستیان لەسەر بۆنە تێکراوەکانە بە حکمی ئەوەی بۆنە کەپسەکان بە وڵاتی ئێمە ناگونجێت. ئەتوانین بڵێن مانەوەی کەمترە. بۆنە تێکراوەکان مانەوەیان باشترە بە حکمی ئەو چەورەیە کە لە بۆنەکەدا هەیە. و زۆربەی گەنجان لە ئێستا ئەگەر بۆنێکی کەپسی خۆشیان هەبێت کە هەڵیان بژار بێت دێن لە ڕێگەی بۆنە تێکراوەکانەوە ڕێگەی زیاد دەکەن و خەسی دەکەنەوە. هەڵبژاردنی بۆنەکان لە کەس بۆ کەس ئەگۆڕێت. بەپێی خواستی مشتریەکانمان کە دێن سەدامانەکەن لەگەڵ یا قسە ئەکەین و ڕای وەرەگرین بزانین چ بۆنێکی لە پەسەندە و چ بۆنێکی پێخۆشە. بزانین حەزی لەگەڵ چ بۆنێکە ئەگرێت، دواتر بەپێی حەزی خۆی بۆنەکەی بۆ هەڵەبژێرین و بەپێی کوالەتی بۆنەکەش ڕێژەی گرتنەوەکەی ئەگۆڕێت. تێکردنەوەی بۆن وا باشتر لە شوشەیە بێت نەوەک لە پلاستیکە یاخود لە هەر موادێکی ترە. بە حکمەوەی بۆن ناسکە لە شوشەیە توانای مانەوەی باشترە و توانای بەرگەرگرتنی گەرماش ئەگرێ، بەڵام لەگەڵ پلاستیکە ئینفعالی زیاترە بۆنەکە مانەوەی کەمترە بێت و تێکەچێت. عامی بۆن لە جەوی ساردا مانەوەی باشترە، بەربڵاوترە و هەتا بۆنی خۆشتریشە. ئەگە بێت و مقارنەی بۆنێ بکەین هەمان بۆن لە زستانە و هەمان بۆن لە هاوینە، هەمان بۆن لە هاوینە مانەوەیەکی کەمی هەیە باشە بە وڵاوی کەمترە، بەڵام بە حکمی جەوی سارد لە جەوی سادا بۆنەکان بەربڵاوترن، مانەوەی باشترە و خواستی زیاتریش لەسەرە لە زستانە.